حەزەکەم پێتان ڕاگەێنم و بە هاوڵاتیان کە ئەمڕۆ یعنی تقریبا سعاتێک لەمەوە پێش بەغداد بەداخەوە نۆتامەکەی تازە کردەوە گەشتەکان ڕائەگیرێ بۆ هەفتەیەکی کە هەتاکو 22 حەوت بەڵام لە هەمان کاتدا با بڵێن دەسەڵاتی فڕۆکەوانی عێراقی لەگەڵ بڵێن خەلیەی ئەزمەیە لە بەغا کۆبوونەوەیان هەیە و دراسەتی بارودۆخەکەکەن بۆ ئەوەی کە سەیری ئەوە بکەن ئایا لە هەفتەی داهاتووە گەشتەکان دەست پێ بکرێتەوە یاننا و ئێمە جوابمان بۆ هاتووە کە ئێمەش لەگەڵ یاننا دراسای بکەین و ڕاو بۆچوونی خۆمانیان پێ بڵین ئایا ئامادەین ئێمە کەوا گەشتەکان بکرێتەوە یاخودنا لەبەر ئەوە لەوانەیە دوای ئەم هەفتەیە لەوانەیە گەشتەکان بکرێتەوە بەڵام جارێ قەراری ئەخیر نەیراوە ئەوەی کە ئەمڕۆ دەرچۆ بەڕەسمی ئەوەیەکەوە ڕاگررتنی گەشتی گەشتیاران هەتا هەفتەیەکی کە هەتا 22 حەوت درێژکراوەتەوە بەنسبەت خەڵکی خۆمانەوە ئەو پرسیارانی کە لە ئێمە کرێ ئەوەی دەستکەی دەسەکرێتەوە بەگەشت ئێمە تەڵعاان وەکو هەموو مەتاراتی ترێ عێراق سەر بەدەسەڵاتی فڕۆکەوانی عێراقین و ئەبێ ئەو بڕیارانی کە ئەوان ینی دەریەکەن ئێمە لەسەری بڕۆین لەبەروی کە هەمومان نەزانین کەەوە ئەجوا ئاسمان هینی عێراق بە دەست دەسەڵاتی فڕۆکەوانیەوەیە ئەو کاتێک کە ئەوان بڕیاریان ناکەوە گەشتەکان دەست پێ بکاتەوە بێگومان ئێمەش دەست پێکەینەوە بەنسبەت ئێمەوە فڕۆکەخانەی هەولێر ئێمە طبعاً لەگەڵ سەرڕای بارودۆخەکە فڕۆکەخانە بە هیچ شێوەیەک دانەخراوە و گەشتەکانیش هەر بەردەوام بووە ئەوەی کە تەنها ڕاگیراوە گەشتی گەشتیارانە ئەگینا گەشتی کارگۆ و هینی عسکەری و با بڵێن هیری دیبلۆماتکاران و ڕحلاتی ئیخلاء و ئیستیسنائی و ئیستیراری و هەمووی بەردەوام بووە ئەتوانم پێتان بڵم لە مانگی سێوە ئەوەتی بڵێن گەشت ڕاگیراوە فڕۆکەخانە 44666 هاوڵاتی وەرگرتووەتەوە لە هەمان کاتیشان نردوێتی بۆ دەرەوە